کاتتان باش بینێرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە بۆ خوشحاڵم بۆ جارێکی ترام لە خزمەتتانە بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی دیکەوە. عەزیزان، شۆرشی ژینە لە ماوەی ئەو 1 ساڵ و نزیک 2 ساڵ پیشانی داوە کە کۆماری ئیسلامی تازە ناتوانێت درێژە بە ژیانی خۆی بۆ شێوە بدات کە لە 44 ساڵی ئەوەی سابێ بە 45 ساڵی ڕابردووی بدات. بەڕاستی ئەو هەڕەشەیە لەسەر کۆماری ئیسلامی هەر هەیە و خەڵک خەریکی تا ئەندازێ بڵێم ڕێخستنی خۆیانن، دۆزینەوەی ڕێگەن و بە هەموو ئەو شتانەی هەموو پسپۆڕانەوە باسێکن کۆماری ئیسلامی دەڕوات. بەڵام ڕۆیشتنی کۆماری ئیسلامی مۆزوعێکە، مۆزوعەکەی تریشی دەسەڵاتێک کە دێتە سەرکار و یا ئەو بۆشاییەی وا لە دەسەڵاتە هەیە، ئەو جێگۆڕکەی دەسەڵات ئەو بە شێوەیە کەچێتە پێشەوە. ئایا هێزی سیاسی خەڵک چنی خۆیانیان بۆ ئامادە کردووە کە جارێکی تر لە ساڵێکەوە نەکەونە ساڵێکی زۆر مۆزوع لەم بینەدا گرنگە، مەسایلی سیاسی، کۆمەڵایەتی، مەسایلی ئابووری، ژینگە، هەموو ئەو بەس ئەوانە مەسایلێکی زۆر مهمن بۆ ئەو جێگۆڕکەی دەسەڵاتە کە ئەو ڕۆژێکی باسمانە. هەر بەم بۆنەوە داوامان کردووە لە بەڕێزان لەیلا مرۆتی، دکتۆر لەیلا مرۆتی پسپۆڕی زانستی سیاسیەکان و دکتۆر مەنسووری سۆهرابی پسپۆڕی ئێکۆلۆژی و ژینگە. بەڕێزان بەخێر بێن بۆ ئەو بەرنامەیە. زۆر سپاسانەکەم. زۆر سپاس. زۆر سپاس. هەر وەک لە پێشێکەکە ئاماژەم پێ کرد، ئەو بۆشاییە لە هەموو سیستمێکە کە وەختێ جێگۆڕکەی دەسەڵات دێتە پێشەوە پێش دێت، بەڵام جێگۆڕکەکە و ئەو دەورانە کە بە فارسی پێڵێن دەورانی ئینتقال یا دەورانی ئەو دەورانی تەحولە، ئەوە بە چ شێوەیەکە بێ؟ ئەم پێم خۆشە لە دکتۆر لەیلاوە دەستی پێ بکەم. بەڕێز لەیلا، لە نەزەر ئێوەوە مەبەست لە داڕمان چییە؟ باس لە داڕمانە کریا بە فارسی فروپاشی و تایبەتمەندیەکانی چییە؟ پێش لە هەر شتێک دەنگی منتان هەیە؟ بەڵێ فەرموو. پێش لە شتێک سڵاو ڕێزمێ لە خزمەتیەوە میوانی بەڕێز بە بینەران و بیسەرانی خۆشەویست. ئێمە وەختی قسە لە ڕووخانی حکوومەتێکەکەین بە لە هەر شتێکەشە جوای شتە بینوکە حکوومەتێک لە چ مەرحەلێکە بۆچی ئەگێتە جێگایە کە لە ناوخۆیە ئەڕوخێ؟ ئایا فقط هۆی ناوخۆ ئەتوانێت حکوومەتێک بڕوخێنێ یا هۆی دەرۆشەتوانێت شەرایەتی دەرۆشەتوانێت حکوومەتێک بڕوخێنێ؟ و ئایا ئەسڵ حکوومەتەکان لە ذاتی خۆیانە ئەو شرایەتیان هەیە کە لە ناوخۆیانە خۆیان لەبین ببن، بەدەستی خۆیان لەبین ببن؟ دیارە سوعالی زۆر هەیە، پرسی زۆر هەیە لەو بابەتەوە. بەڵام ئەگەرگەرەکەم بە سوورەتی کولی ئەرسانکەم، وەختی حکوومەتێک ناتوانێت یا گەرەکی نابێت کە من زۆرتر باسم لەسەرەوەی کە ناتوانێت جواوی ئینتزاراتی خەڵک باتۆ، جا ئینتزاراتی خەڵک لە چەندین ئەرسا هەیە، چه ئەرسەی ئابووری، سیاسی، بێهداشتی، خەدەماتی، ئەو شتێک کە خەڵک گەرەکیانە داخواستی خەڵکە. وەختی کە حکوومەتێک ناتوانێت جواوی داخواستەکانی خەڵک باتۆ و ئینتزاراتی خەڵک ئەچێتە ناو سیستمی سیاسی لە تەحلیلی خۆیان ناتوانێت ئەو ئینتزارانە بەراورد کات، خروجی ئەو نظامی سیاسیە فیدبەکەکەی ئەتوانێت بە شتێکی منفی. دوو حاڵەتی هەیە، وەختێکە ئینتزاراتی خەڵک واردی سیستمی سیاسیە بێت، فیدبەکەکەی دوودانە، یا ئەتوانێت فیدبەکێکی مثبت بێ یا ئەتوانێت فیدبەکێک خروجێکی منفی بێ. ئەگەر خروجی مثبتی بێ کە ڕژیمی سیاسی ناڕوخێ، بەڵام ئەگەر خروجیەکەی منفی بێ، بازخوردێکی منفی بێ، حکوومەت نەتوانێت گەرەکی نەبێ ئینتزاراتی خەڵک بەراورد دەکات، حتما حکوومەت بە سەمتی نابودی و فروپاشی ئەڕات. بەڵام ئێستا منزومان لە ئینتزاراتی خەڵک چیەوە؟ بۆچی خودی و ئینتزارانە لەنا ئەو بێسلاح مڕەبەی تەحلیلی سیستمە چیان بەسەر دێت؟ ئێمە شتێکمان هەیە بە ناوی ئینتزارات یا دەرخاستی ئەوەڵیە و ئەساسی خەڵک و بەخشێکیشی دەرخاستی سانەویی خەڵکە. لە تەواوی دنیا ئێمە وەختێک کە چاو لە حکوومەتەکانەکەین، چاو لە خەڵکەکەین، ئەڵین بۆ خەڵک جیاواز لەوەی کە ساختاری حکوومەتەکان دموکراتیکە، غێری دموکراتیکە، پاشایەتیە، جمهوری خواهە، بۆ خەڵک سریێشت سەرەکیە، قسەی ئەوەڵی هەیە، وەکو مەسئلەی نان، وەکو مەسئلەی ئابووری. یعنی ئەوە قسەی ئەوەڵەکات، بەحسی ئۆپۆزیسیۆنیا بەیستڵاف ئینسانی ئینقلابینی، ئەمە قسەی سەرەکیە کە خەڵک بۆیان مهمە نانیان تەئمین بێت، ئەمنیەتیان تەئمین بێت. دوای تەئمینی نیازهای ئەوەڵیان ئەچینە سەر باسی تەئمینی نیازهای ثانەویان، ئەو نیازانەی کە بۆ نمونە وەکو
ئازادی های سیاسی بینین حقوقی شهروندی بینین تا زۆر کەسی ژڕخنە بکەن بڵێن نا ئازادی سیاسی حقوقی شهروندی هەر بە ئەنازەیلانەکە مؤثرە تەئسیر گۆزارە ئەو شتم بە نظری من دروسە قابل قبوڵە بەڵام وەختێک لە کولیە تا لە نظر یەکرین نیازهای ئەوەڵیە وەکو نیازهای غەریزی چون ارتباطی هەیە لەگەڵ مانەوەی ئینسان هەر شتێکە ئیبن خەلدون پیاڵی غەریزەی خۆپیزات لە نهایەتها باعث بێت کە خەڵک لە مەرحەلەی ئەوەڵ مەسئلەی ژیان بۆیان قسەی ئەوەڵیە بێ سەرەکی بێت بە وەختی کە حکوومەت ناتوانێت بەخشێکی زۆر لەو نیازانە بەراورد دەکات نیازهای ئابووری مانەوەی ینی ژیانی ئەسلی خەڵک تەرخان بکات دوای ئەوە لەباری سیاسی و حکوومەت ناتوانێت نیازەکان بەراورد دەکات لەباری بێهداشتی و خەدەماتی عمومی تەواوی ئەمانە حقوقی ئەساسی بەرابەر قانونی ئەساسی بەرابەر ئەو شتێک کە خەڵک ئینتزاریان هەیە بەراوردە نابێت جا نەشتوانین ئێمە حتا ئاماردانین کە بڵێن ئەگەر 70% نیازەکان بەراوردە نەکرا ئەگەر 30% نیازەکان بەراوردە نەکرا چون هیچ حکوومەتێ ناتوانێت 100% لە نظر بگرێت بڵێ من 100% نیازەکان بەراورداکەم یا هیچی بەراوردە ناکەن یا حکوومەتێک کە شعاراتڵێ لە بینەبەم درۆکات چون شتێکمان بۆ قورمانە نییە ئەو ئینتزارانە وەختی کە چێتە ناو سیستەمی سیاسی لە خودی سیستەمی سیاسی حکوومەتیشا ئێمە ئەبینی تەواوی حکوومەتای دنیا هەم فرسەتیان هەیە هەم تهدیدیان هەیە جا فرسەتەکان فرسەتی ناوخۆیە فرسەتی منتەقەیە فرسەتی بینوملەلیە ئەتوانێت تهدیدەکانیش تهدیدی ناوخۆ بێت تهدیدی منتەقەی بێ و تهدیدی بینوملەلی سریە لە حکوومەتەکان بەخاطری شرایطی جوغرافیایی اقتصادیەکە هەیەە ئەو ژێوپۆلیتیکەی کەم لەسەریان حاکمە لە ذاتی خۆیانە شرایطی تهدیدیان زۆرترە مثلا کشوەرێکی فەقیری ئافریقایی کە لەباری محیطی زیست و کە کاک مەنسوور دەتوانێت باشتر تەوزیحی بات خۆی لە ئەقلیمێکی ناخۆشگیری کردا بە سوورەتی بێنزات محدودیەتی هەیە ئیمکانی ڕوخانی ئەو حکوومەتە زۆرترە تا حکوومەتێک فەرزەن وەکو سوئیسکە لەباری جغرافیای سیاسی لەباری ئیقلیم و شرایطێکی باشتری هەیە بۆ ئێدامەی حیات یا مثلا بۆ نمونە ئێمە سریە تهدید دەبینین تهدیدی منتەقەیە تهدیدی منتەقە ینی محیطێکی بێسوباتی هاوسێ ئەتوانێت محیطێکی ناوخۆ بێسوبات کە ئەگەر لە غەزە شەڕ هەیە خەڵکی مصر ئیمڕۆ ئەتوانن لەژێر فشار و مەترسیا بن بە ئەو فشارش مشخصە نەچێت بۆ لای حکوومەت ئەگەر تهدیدێکی جەهانی هەیە مەسن ئێمە تهدیدی جەهانیش ئەبینین وەکو ئەو رابطە نابەرابەری کە لە بینی شمال و جنوب هەیە وەکو خەتەری تەسلیحاتی ئەتۆمی ئیسفادە لە تەسلیحاتی ئەتۆمی تەسلیحاتی غیری متعارف حتا خودی تێرۆریسم مثلا تەسلیحاتی میکرۆبی بیۆلۆژیک ئەوانە تهدیداتی جەهانی لە سەطحی بینوملەلیە هەیە کە هەمووی دەوڵەت‌های دنیا بە شێوەیەک ئەتوانن تحتی تەئسیری بە ئەمانە کە جەنبەندیەکەم ئەمانە کە ئەبینە ناو ساختاری سیاسی ئەگەر نەتوانێت لە حدێکی معقول منطقی جوایی و ئینتزاراتی خەڵک باتەوە بە پێی تهدیدەکان و بە پێی فرسەتەکان ئەو حکوومەتە بۆ بەڕووخانەوە بەڵێ لزومەن شایدیش نەبووێت بۆ بەڕووخانە ڕوات بەزەمەی ئەو شتە پێشتێت کە دووچاری مەشروعیەت بێ ینی قەیرانی مەشروعیەتی بێ قەیرانی کارامەدی بێ قەیرانی توانایی بێ قەیرانی ئێعتمادی بێ کە لە بازێکە حکوومەتەکان دەتوانێت لە نەهایەتە باعثی ئەو بێت کە ئەو حکوومەتە لە بین چێتوە لە ناوخۆیان بڕزێت بە ساقت بێت بەڵێ زۆر سپاس پێش لەوەی پرسیار بکەم لە کاک مەنسوور پێم خۆشە لێرە ئاماژە بۆ بکەم کەوا بدەم کاک مەنسوور کاری هەیە ناتوانێت زۆر دابنیچێت جا ئەگەر بکرێ هەوڵە دەین کە ئەم جوابەکان تۆزێک کورتتر بێت ئەمەوەیش کە توانین کاک مەنسووریژە بەرنامەکەمان نابەشداری بکە بەڕێز دکتور مەنسوور زۆر سپاس ئێوەش کە بەشداریتان کرد ژینگەی ئێران داڕناوە ینی پێش دەوەی دەسەڵات ینی بڕوخێت یا ئەوە بکرێتە فروپاشی بە قەولی فارسیوەتی ژینگەکەی هەسڵان هیچی پێوە نەماوە پێتان وایە مەسەلەی ژینگە دارمانی ژینگە چەندە تەسیری لەسەر و داڕمانی سیاسیە بێت سڵاو ڕێزم هەیە لە ئێوەی بەڕێز و لە دکتور لەیلا و میوانانی کە بە بینەرانی کە چاڵۆ بەرنامەیە دەکەن زانی خۆی حکوومەت دەواقعدا بەڕێوبەری نوعێک لە بەڕێوبەری وڵات کە دەیکات و بە وڵات بەڕێو دەبێت جا ئەو نوعە دەتوانێت نوعێکی پایدار بێ یا سەقامگیر بێ کە سستنیبل بێ یا دەتوانێت مدیریەتێکی داڕمانی و تەخریبی بێ ئەوەی کە لە ئێراندا بۆ بەڕێوبەری وڵات کردراوە نوعێک حکوومەتی تەخریبی یا مدیریەتی تەخریبی لەوێدا لەو 50 ساڵی ئەخیردا حداقل شاهید هەین کە دەبینین کە مەسیری تۆسعە و مەسیری گەشەی وڵات بەرەو
ئاستێک بووە کە ئاکامەکەی بۆتە داواخوادا تەخریب و لە بینچوونی زۆربەی سەرچاوەکان کە خۆی ئەوە دەتوانێت کێشە بۆ دەسەڵات ساز بکە یعنی کاتێک کە حکوومەتدا دەماڵێەوە دەکاتە جگایە کە ئیمکاناتی بەڕێوەبەری وڵاتەکەی تووشی قەیدان دێ دەتوانێت ڕێکشنی بەدواوە ینی خەڵکەکە لە مقابل حکوومەتدا کاردانەوەیان هەبێت بۆ نمونە دیتمان ماوەیە لەوە پێش 1-2 ساڵەوە بەر قەیرانی ئاو لە خوزستان ساز بوو خەڵک کاردانەوەیان هەبوو هاتنە سەر شەقام و حکوومەتیش بە تونترین شێوە بەرخورد دەگەڵکردن یا لە ئیسفەهان دیتمان کە قەیرانی ئاو هەبوو خەڵک هاتن بە تایبەتی وەزیرەکانی بەشێکی لە منطقەی ئیسفەهان هاتبوونە سەر خیابان و جادە و تەزاوڕات و شت ماوەیەکە دەبینین سێشەمبانە هەموو سێشەمبانەوە دەچێت بۆ 4مین حوتوو لە عراق خەڵکی عراق دێنە سەر خیابان لەبەر پیسبوونی هەوا تەزاوڕات دەکەن و بە شێوەیەکی زۆر فعلەن مەدەنی و زۆر دموکراتیکیش خاستەکانی خۆیان بردووەتە پێشێ و تا هێستاش حکوومەت بەرەنگارێکی ئەوتویان نەبووتەوە کەواتە کێشە ژینگەیەکان دەتوانێت مەسائلێکی دیکەی بدواوە بێت کە دەسەڵات تووشی قەیران و حتا ئاڵگۆڕی بکە من پێم وایە کە لە ئێراندا یەکێک لە فاکتۆرەکانی کە دەتوانێت فروپاشی یا داڕمانێکی تێدا بێت لەباری فروپاشیەکەی لەباری حاکمیەتیەوە دەڵێن مەسئلەی ژینگەیە باتەوە بۆیکە ئێوەش ئاماژەتان پێکرد کە ئێمە قەیرانی زۆر گەورەمان هەیە لە ژینگەی ئێراندا خۆڵی ئێران تووشی مشکلە ئاوی ئێران تووشی مشکلە دارستانەکانی ئێران تووشی مشکلن هەوای ئێران تووشی مشکلە هەموو ئەوانش سەبەبەکەی نوعی بەڕێوەبەریەکی کە حکوومەت لە وڵاتدا بەڕێوەی بردو واقعدا کردوێتێ بەئیسلا بەرنامەی کاری پلانی خۆی کە دەگەڕێتەوە دژە بەڕێوەبەری سەقامگیر یا دیڤلۆپمنت ئەویش دەگەڕێتەوە سەر نوعێک سیاسەت وەرزی کە دوای هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی کە بەرنامە و پلانی بەڕێوەبەری وڵاتەکان لەسەر شعاری سەرەکی نەشەرقی نەغەربی جمهوری ئیسلامی داڕشت بوو و لە نێو ئەو شعارەشدا مەسئلەی خۆبژێوی و خودکەفایان هێنا بوو بۆ ڕێجا بۆی کە بتوانن ئەوە بەئیسلا بەرنەبەر پێشەوە پێویست بوو کە فشارێکی زۆرتر بێنن بۆ سەرچاوەکانی کە دەسروشدا هەیە خۆی بۆ نمونە سەد سازێکی یەکجار زۆر کراوە ئاو منتەقیل کراوە پیشە سازێکی ناسەقامگیر کراوە بۆ ئەو خۆبژێوەیە کە بەتایبەتی لە کشت و کاڵدا کراوە فشارێکی زۆر هاتۆ 50 میلیۆن هێکتار تقریبا تووشی کێشە بوون بەرەو بیابانزایی ڕۆیشتۆ 20 میلیۆن هێکتاریش لە مەرتەعەوە تەغییری کاربەری دراون کە ئەوە ئەگەر لە کنیەکی دادنی ئامارەکان دەبینی کە کێشەی زۆر گەورە ساز دەکات هەر ئێستا بەر لەوەی کە بێمەوە بەرنامەی من تویتێکم لێدا لەسەر نرخی ڕۆچوون یا فرونشستی زەمین لە ئێراندا لە چەند پارێزگادا تقریبا 50 بەرابەری متوستی جیهانیە کە خۆی ئەوە دەتوانێت کێشەی زۆر گەورە ساز بکات لە کوردستان ساڵانێکی یەکجار زۆرە کە حکوومەت قەیرانی ئاوی ساز کردووە کە دەتوانێت کێشە ساز بکات جا لێرەدا یەک شت مهمە ئەو قەیرانە ژینگەیانە چەندە دەتوانێت کاردانەوەی لە نێو کۆمەلگادا هەبێت کە بتوانێت ئاڵگۆڕی لە دەسەڵاتدا ساز بکات ئەوە زۆر بەلای من گرینگە کە دەتوانین ئاڵاژێ حتما وای لێکن بەڕێز لەیلا ئێوە باسی ئەوەتان کرد کە تایبەتمەندیەکانی داڕمان چییە زۆر لە هەموو بابەتێکە لە وڵاتانی جیاوازی شاباسان کرد تەقەن ئەو وڵاتانەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست تۆزە تایبەتمەندیشی هەیە لەو بۆشایی وا دێتە پێشەوە لەو داڕمانەش ئەگەر مەسەلەن بڵێن لە وڵاتێکی فیندەن تێوە لە ژینیان لە وڵاتێکی سوێدی ئاڵمان ئەو بۆشایە بێتە پێشەوە تۆ نایبینی خەڵک ئاوا پێنە سەر شەقام و دنیا هێنکەن و ئەو ڕۆژە ڕۆژی یەکسەریکردنەوەی کێشەکانیانە و هەموو گرفتەکانیان و ئەنی بە شێوەیەکی ئاساییترە چێتە پێشەوە بۆ ئەوەی کە ئەسڵەن مدرنیتەت لە وڵاتانە بە شێوەیەکی بەسرەتە پێشەوەکان لە وڵاتانی بەشەڵاتی ناوەڕاستەکە لێرە دەتان وایە تایبەتمەندی کۆماری ئیسلامی بە تایبەت لەم مۆزوعەوە ئاماژەتان پێکرد چییە؟ هەم جمهوری ئیسلامی هەم بەخشێک لە وڵاتایی کە لە ڕۆژهەڵاتی ناوڕاست هەن قەیران و کێشەی نزیکبەیەکیان هەیە و هەر کامێکیشیان تایبەتمەندی های خاصی خۆیان هەیە بەڵام مشخصەن جمهوری ئیسلامی
چون ساختارێکی ئیدۆلۆژیکی هەیە، حاکمیەتێکی ئیدۆلۆژیکی وە هەر لە ئەوڵی ئینقلاب لە تۆلی ئەم 44 ساڵە چەند ساڵە ئەو حاکمیەتە ئیدۆلۆژیکە لەسەر خەڵک بە سوورەتی یەکتەرەفە حاکم بووە لەسەر خەڵک، بە خەڵک نەیانتوانیە نەقشێکی تایبەت نەقشێکی ئۆتۆیان بێت و ئەوەی کە تەسمیمی گرتا حاکمی مطلق بووە، هەروەی کە لەناو بێستڵاح یاسای بنەڕەتی قانونی ئەساسیە شاری پێکرا. خودی وەلی فەقیه کە لە فکرکەم لە 1368 تر ئەو ویلایەتی مطلقەی زۆر قەویتر بوو کە قانونی ئەساسی لە ناویا بە هەر حاڵ لەناو قانون ئەساسیە تەجدیدی نەزەرێکیان کرد. وەلی فەقیه وەختێک کە تەسمیم گیرەندەی نەهایی ئەو ساختارەیە و ئەوەیش دووبارە باستۆلیدیەکە چ لە ڕێگای ئاموزشەوە چ لە ڕێگای هێز و قودرەت و دەسەڵاتێک کە هەیەی تەبلیغات و تهدید و تەواوی ئەوانە ئەوە باعثە بێت کە تایبەتمەندیەک لەناو ئەو حکوومەتا بێ، هەم بۆ مانەوەی هەم بۆ ئەوەی کە نیازە بڕوخێت، یعنی ئەو تایبەتمەندیەی کە حکوومەتی قەویتر کردێتەوە و ئەو تایبەتمەندیەی کە باعثە بێت نیاز بێ ئەو حکوومەتە لە بینچێ لەناو خەڵکی ئێران لەناو جامعەی ئێران. جا ئێستا فقط خودی جامعەی ئێران نییە، ئێمە ئەبینین ئەگەر دین شتەکە کەمێک ڕێستر یەکەینەوە ئەبینین فەرزەن لەناو ئەو ملیەتانی کە لە ئێران هەن وەکو کوردەکان وەکو بەلوچەکان حسریە حقوقی ئەساسی ئەوەی کە وەکو حەقی ئەساسی مافی بنەڕەتی بینین وجودی نەبووە، هەر لە ئەوڵ وجودی نەبووە و هەر لە ئەوڵیش و خەڵک لەگەڵ و ساختارە هیچ موافق نەبوون. هەر شتێکمە لە ڕێفراندۆمی ساڵی 58 بینین و لەگەڵ ئەوە خودی ئەو ساختارە شتێک لە نەزەر بگرین. مەسەلەن ئێمە بین حکوومەتی ئێران لەگەڵ حکوومەتی فەرزەن عەرەبستان مقایسەکەین، هەردووکیان لەباری ساختار و تقریبەن لەباری ساختاری سیاسی لە جێگاهایەک وەکو یەکەن، حاکمیەتێکی مطلق ئەو پاشایەتیە، ئەو حکوومەتێکی مطلقی شیعەگەرایەوە بە هەر حاڵ ئیدۆلۆژیکی ئیسلامی لەسەرە. بەڵام لە مەسئلە ئەوەیە کە لە عەرەبستان شتێک بە ناوی دەوڵەتێکی ڕەفاه بۆ مەعنا ئەبینین کە وەزیەتی ئابووری خەڵکی بە شێوەیەکی باش بردەتە پێشەوە کە نایەڵێ ئینقلابێکی اتفاقکرا یان نایەڵێت ئەو ناڕەزایەتیە بێ بە ناڕەزایەتێکی عمومی کولی. بەڵام لە ئێرانە هەم لەباری ئازادیهای سیاسی ئەو فەزا سیاسی کە مەحدودە و ئەو ئیدۆلۆژی حاکمە خەڵکی یەکدەست کردە، یەک ڕەنگی کردە، یەک فکری کردن، یەک لیباسی کردن، یەک ئیدۆلۆژی حاکم لەسەر خەڵکی بەو سەمتە بردەوە. لە تەرەفێکیش لەباری ئابووری و فشاری ئابووری زۆر لەسەر خەڵک بووە. ئەمە بەخشێک لە مەسئلەکەیە. لە تەرەفێکی کەوە ئەبینین کە دەوڵەتی ئێران ئەو نیازانەی جواو نەداتۆ، ئەو نیازەی کە فەرزەن ملیەتەکان بوویان جواوی نەداتۆ، بەپێی ئەو دەسەڵاتی کە بوویەتی سەرکوب ئەسڵیترین و مهمترین شت بووە بۆ مانەوەی. هەروە کە کاک مەنسوور ئاماژەی پێکرد، ئێوە مەسئلەی ژینگە لە نەزەر بگرن، تهدیداتی زیست محیطی لە نەزەر بگرن، تهدیداتی ئابووری لە نەزەر بگرن، تەواوی ئەوانە لە دەست بەدەستی یەکی داتوە لە نەهایەت ئەو حکوومەتی گەیانێتە جێگای ئاستێک کە حتا لە ناوخۆشیە ئێمە ڕیزشە بینین. و جالبە وەختێک کە قسە لە نابودی لە بینچوونی حکوومەتێک ئەکەین، زۆربەی ڕۆشنبیران زۆربەی کەسانی کە لە حوزەی تئۆریهای ئینقلابکاریان کردا دەستەخەنە سەر ئەو نوکتە کە حکوومەت هەیە کە لە ناو خۆیان ڕیزش پێشتێت و حکوومەتایی کە خۆیان دێن هەڵقەی خۆیان چکولەتر و چکولەترەکەن وەکو جمهوری ئیسلامی کە نیوەی ئەمانی کە زمانێک لە ناو حکوومەتا بوون ئێمە ڕەدی سەلاحیەت کران چ لە ڕئیسە جمهورەکانیان چ لە مەسەلەن ڕوئەسای مەجلسیان، ئەوەی نیشانیان کە حکوومەتە خەریکە بەرەو نابودی ئەچێ و ئەو نابودیەکە کە خۆی بۆ خۆی لە ناوی خۆی ئیجادی کردا. چۆن ئەڵێن ڕزات جملەکەشان بێژم باشترین تۆسیف ڕزانی حکوومەتێکە لە ناو خۆی. کاک مەنسوور، ئێوە بە خۆتان پێتان وایە تایبەتمەندی ئەو مەوضوعی ژینگە لەگەڵ ئەوەی وا کۆماری ئیسلامی تایەتی، چونکی مەوضوعی ژینگە حتا گەر ئەمە بینین مەسەلەی ژینگە مەربوطە فقط بە ئێران نییە، بەڵکە ئێستا لە ئاسی دنیاشا هەیە. بەڵام حکوومەتێکی دموکراتیک یا حکوومەتێکە لەوێ دموکراتیکەکان ئەو دموکراتی کۆمەڵایەتەکان وەکو زۆر شت سەلمێنراوە، لە ئێران ئەوەش نەسەلمێنراوە. پێتان وایە پەیوەندی ئەو دوانە چەندێکە بۆ وڵاتێکی غێرە دموکراتیکی وەکو مەسەلەن ئێران یا دیکتاتۆریکە وەکو ئێران چه پەیوەندیەکی بە مەوضوعی ژینگەوە هەبێتەوە؟ دەزانی تۆ حکوومەت یا دەستەڵات لەسەر زەویە لەسەر شروشتە، ینی تۆ خۆ خارج لە زەوی حکوومەت ناکە یا لە نێو جوغرافیایەکی سیاسیدا کە دەژی و جوغرافیا سیاسی وەکو وڵات دیاری دەکەی تا ئەساسدا سروشت و ژینگەیەکە کە تێیدا دەژی تر، یعنی تۆ خەریکی دەستەڵاتداریەکە لەسەر یەکسەری مەنابع
جا ئەو دەسەڵاتدارەیە کە ئەتۆ لەسەر کاغەزەوە بە نەخشەی کێشی حاڵەتێکی ئینتزاعی هەیە بەڵام لە حقیقەتدا ئەتۆ لەسەر منابعی ئەو منابعی کە ئەتۆ بۆ بەڕێوەبەری وڵات ئیستفادەی لێ دەکەی ئەگەر بە دروست وە بە شێوەیەکی زانستی بەڕێوەی نەبەی قەیران ساز دەکات زۆر لێکۆڵینەوە کراوە لەسەر پەیوەندی دموکراسی و مەسئلەی قەیرانی ژینگەیەکان لە دنیادا ئەو لێکۆڵینەوانە زۆرن لە زۆربەی زۆری وڵاتان بەو نەتیجەیە گەیشتون کە پەیوەندیکی نزیک بینی دموکراسی بوون و قەیرانی کەمتری ژینگە یعنی ئەو وڵاتانێک کە دیموکراتترن توانیویانە قەیرانەکانیان بە پێی یاسا بە پێی ئەوەی کە بنەماکانی دیموکراسی لە وڵاتاندا جێگیر بوون وەک پرۆسەیەک نەوەی کە بڵێ مەسەڵەن لە ئێستا حکوومەت ئێران بگۆڕێ یەکشەوە دموکراسیش نەهادی نەبێ من وای نابینم دموکراسی پرۆسەیەکە دەبێ نەهادی نەبێ یعنی ئەو خەڵکە دەبێ بگەنە ئاستێکی کە بتوانن کێشەکانیان بە قانون و بە قانونێکی باش کە ئەو قانونە باشە لەسەر ئەو مەنابعی کە لە وڵاتەیدا هەیە تعریف کراوە بە پێی ئەو مەنابعی و بە پێی و زەرفیەتانەوە ئەو تعریف بکرێتەوە لەسەری جا ئەو خەڵکە باوەڕی پێی هەبێ لە ئاستی هەم حکوومەت هەم لە هاستی خەڵکدا چون حکوومەتیش جیا لە خەڵک نییە خۆ حکوومەتەکان لە مێریخەوە نایەن ئەو حکوومەتێک کە هەڵقڵاوی خەڵکیە دەبێت ئەو دموکراسی تێدا سەقامگیر بوو بێت ئەگەر دموکراسی سەقامگیر نەبوو بێت دواتە نەبوو بێت خەڵکەکانی نەهادینە نەبوو بێ و ئێمە بین فقط دموکراسیەکی کارتۆنیدا بنێن کە واقعدا باوەڕمان فقط بەڕەئی هەبێ بۆ نمونە ئێمە دەڵێن کە مەسەلەن ئەکسەریەت دەتوانێت شتێ بکات و ئەوان دیکەش بە پێی ئەو قانونی ئەکسەریەت ئەقەلیەتە بێن تەبعیەتی لێ بکەن خۆی ئەوە دەتوانێت کێشەی زۆر گەورە سازکانی ئەو نەوع دموکراسیە دەتوانێت نەتەنها کێشەکانی ژینگە چارەسەر نەکا ببێتە کێشەیەکی گەورە بۆ نمونە خەڵکانێک هەبن کە نۆنەرانی خەڵکن و چون خەڵکە کە ئاگاهێکی باشیان نییە بەپێی هەروەی کێستا لە ئێراندا دەیبینی خەڵکانێک دەنێرن بۆ مەجلیس لە مەجلیسدا قانون تەسویب دەبێت ئەو قانونانە هەموو دژی سەرچاوە سروشتەکان و ژینگەیەکانن بەڵام تەسویب دەبێت قانونی بەڕێی ئەکسەریەتیش دەبێت باشە دوایە دەوڵەتیش عینی قانون بێنی ئیجرا بکە واتە سەوریش بکەین کە ئەو دەوڵەتە دەوڵەتێکی قانون مەدارە و قانون وێنی ئەو دیموکراسی ئاوا مستەقر بوو کە ئەو قانونێک کە لە مەجلیسدا خەریکە تەسویب دەبێت دەوڵەتی ئیجرای دەکات هەمان ئەو قانونی بێنی ئیجرا بکات دەبینی کێشەی زۆر گەورە بۆ ژینگە ساز دەکات لێکۆڵینەوە لەسەر ئەوەش کراوە دیتراوە کە ئەگەر بە بنەڕەت یعنی بنەماکانی دیموکراسی لە وڵاتێکدا جێگیر نەبوو بێنی پرۆس نەهادینە نەبوو بێ خودی شکلی دیموکراسی دەتوانێت کێشە ساز بکات جا بنەماکانی دیموکراسی چییە یەکیان ئەوەیە کە تۆ دەستڕەسی ئازادت بە ئیتلاعات هەبێ تەشەکولهای سیاسیت هەبێ ئەحزابی سیاسیت هەبێ ڕۆژنامە و ڕەسانەی ئازادت هەبێ قووەی قەزاییەکی مستەقیلت هەبێ و لە عینی حاڵدا لەنێوە قووەی قەزاییە مستەقیلەیدا قوانینێک تعریف کرابێ کە ئەو قوانینە ئەگەر کەسێک زەربە مەسەلەن بۆ لە ژینگە دەدا تۆ بتوانی شکایەت بکەی شکایەتەکەی تۆ لەوێ بەڕسی بکردێ هەم لە شخصی حقیقی هەم حقوقی هەم لە ساختار یعنی تۆ توانی لە حکوومەتێکی کە لە دەستگایەکی حکوومەتی کە لە منتەقەکەدا هەیە شکایەتی بکەی و دەستگا قانونی قەزاییە بتوانێت بەڕسی بکات و ئەگەر ببێ بەخوردی بکات جا ئەگەر بۆ تایبەتی ئەوەی کە لە بەرنامەی 2020 دا ئیشارەی پێکراوە لە بەرنامەی Sustainable Development دا و گەشەی پایداردا لەوێدا مشارکەتی خەڵک زۆر بەرچاو دەبینێت کە تۆ ئەگەر خەڵکەکەت لە تەسمیم سازی لە تەسمیم گیری و لە ئیجرادا بەشداری هەبێ دەتوانێت کێشە و قەیرانەکان کەمتر بێت جا لێرەدا دەکەوێتەوە سەرسی دەکەوێتەوە سەر نوعی ساختارەکە ئەو ساختارە چۆن تعریف بکردرێت کە ئەو خەڵکە بتوان مشارکەتیان هەبێ کە مشارکەتێکی دروستیان هەبێ لێرەدا دەگەڕێتەوە مەسەلەی ئاموزش کە لە وڵاتەدا چۆن بنەماهای ئاموزش چۆتە بەرەوە کە خەڵکەکەی وا ئاموزش داوە کە بتوان مشارکەتێکی دروستیان هەبێ تەسمیم سازێکی دروست بکەن و لە تەسمیم گیرەکاندا واکنشایەکی دروستیان هەبێ لێر وا بتوان دواتر دەبنە نۆنەری قانونی بەشێکی دیکە لە خەڵک قانونی باش تەسویب بکەن کە بۆیە من عەرزمکردن پرۆسەیە یعنی ئەتۆ دەبێ و جامعەیە و پرۆسەی هی کردبێ کە دەرکێکی دروستی هەم لە ژینگەکەی هەبێ هەم لە کشوەرەکەی وڵاتەکەی هەبێ هەم لە دەسەڵات هەبێ هەم لە سیاست هەبێ هەم لە ڕاوبیری بینالملل هەبێ هەم ئەوەی کە بتوانیە بەو دەرکە دروستەیەوە قوانینێک تەسویب بکە و ئەو قوانینی ئیجرا بکە کە کێشەکان کەمتر بکاتەوە ئەگەر هەر کامێک لەوانە دووچاری مشکیل بێ خۆی پرۆسەکە تووشی کێشە دەبێت لە نەهایەتدا
هێستا بەشێک لە دیموکراسی کارتۆنی لە ئێراندا بەرقەرارە لەواقعدا کە خودی ئەو دیموکراسی کارتۆنیە باعیز بووە کە کێشەی گەورە ساز بکە. من پێم وایە ئەوانە زۆر گرنگن کە دەبێ ئەهمیەتی پێ بدرێ. مهمترین شت مهمترین بنەماترین شت ئەوەیە کە ئامۆزش بدرێن خەڵک کە بۆ خۆی ئێستا دەستگاهای ئامۆزشی زۆرمان هەیە، هەم سوشیال میدیا هەیە، هەم میدیا هەیە، هەم بلەخەرە ئامۆزشی ڕسمی هەیە، غیر ڕسمی هەیە، NGOکان هەیە. بە خۆشیەوە دەتوانم بڵێم لە ناوچەکەدا لە ناو کوردستانی ڕۆژهەڵاتدا مەسئلەی ئامۆزشەکەوانە باشترێک جێکەوتووەوە NGOهایەکی زۆر فعالمان هەیە کە خۆی خەریکە. من ئەگەر کاتە بێ یا لە بەرنامەیەکی کە دەتوانین باس لەوە بکەین کە مەسئلەی ژینگە چۆن ئاوێتەی نوعی کوردایەتی بوو و ئێتۆناسیۆنالیزمێکی کوردەواریمان خەریکە شکل دەگرێت لە نێو کوردستاندا کە ئەوە زۆر جێگای سرنجە و دەکرێت زیاتر دواتر باس بەڵێ زۆر سپاس دکتور لەیلا هەر بەو شێوە کاک مەنسوور ئاماژەی پێکرد ژینگەیەکێکە لەو عاملانەی یا لەو دەلایلەی یا ئەوەی وە ئەتوانێت کاریگەری ببێ لەسەر ڕووخانی کۆمەلگایە بەتایبەتی سەکە ئێمە باسمان کۆمەلگای ئێرانە پێتان وایە چ شتایەکی تر هەن کە ئەتوانن کاریگەری ڕووخانیان ببێ لەسەر ڕووخانی نیزامی کۆماری ئیسلامی چین ئەوانەوە بەرجەستەترین نەگەرەکرێ بە کورتی پێشتریش ئاماژەتان پێکرد بەڵام لە مشەخەسەن یا بە تایبەتی لە کۆماری ئیسلامی چین ئەوشتان چون تقریبا وەکو سوالە پێشوەکەوایە شاید بەخشێکی تێکرار بێتەوە بەڵام من دوو دەلیلە بینم بەجز مەسەلەی ژینگە کە کاک مەنسوور زۆر جوان ئاماژەی پێکرد کە لەگەڵ ناسیۆنالیسمی کووردا پەیوەندی هەیە ئەویش دلیلێکی ئەوەیە باجاسان و باسە فقط زۆر محدودەشتان کەم دلیلێکی ئەوەیە کە کورد بۆ نەتیجە گەیشتە چون جێگاکانی کە ئێران لە نەزەر بگرین هەمیشە ئەو باوەڕە وجودی بووە کە ئەوە دەوڵەتی فارس خەریکە دەوڵەتێکی ئێرانی دەوڵەتێکی فارس خەریکە بە شێوەیەک هەم لەبینێ با هەم حمایەتیشی لێکات بەڵام وەختێک هەگەینە مەسئلەی کورد ژینگە و کورد ئەزانێ لە بێدەوڵەتیایە کە ئەو ڕژیمەی کە لەسەری حاکمە ئەتوانێ تەواوی ئەو شتانەی کە وەکو سەرمایە لە کوردستان هەیە لە بینی ببا بە تاراجی ببا وەکو حتا هەب معدەنەکان کە دروستی کە ئەو معدەنانەی کە بەرحاڵ ئستخراجەکردن بۆ خۆشی مەسئلەی دروستەکە لە ژینگەوە هەم استخراجی ئەمانە ینی مثلا معادنی تەڵایەکە لە کوردستانی کات بۆ خۆی ئەوەی ینی پەیوەندیەکی دا لە بین بێدەوڵەتی و مسئلەی کورد بە ئەوە بەئەسە بێت کە خەڵکی کورد خۆیان وەکو کەسانێکە لەناو جامعەی مەدەنیە ینی جامعەی مەدەنی کوردی خۆی حرەکەتەکە بۆەوەی کە بتوانێت مانە بێت چون نەزانێ ئەساسن دەوڵەتێک وجودی نییە کە دڵی بۆ ئەوە بسووتیا گەرەکی بێ حرەکەتێک بکا بۆ ئەو مەسئلە ئێستا لە جوابی پرسیاری دووەمی جنابتان من باز ئاماژاکەم بە مەسئلەی هەم مەسئلەی ئابووری هەم مەسئلەی نەبوونی لە ئەسڵا دموکراسی ینی دوو مەسئلەی ئەساسی و سەرەکی کە هەردووکی ئەتوانێ هەم بۆ جمهوری ئیسلامی هەم بۆ حکوومەتەکانی کە مەترسی ئیجاد کا بۆ ڕووخانیان بۆچی ئەڵێم ئابووری مەسایلی ئابووری پاشنەی ئاشیری حکوومەتە ینی مەسایلی ئابووری بۆەوەی کە وەختی ئەبینی خەڵک تەبقاتی متوسط کە ئەتوانن جامعەیەک حفظکەن ینی ستونە تەبقی متوسط ستونە وەختی تەبقی متوسط ئەڕوخێ ئەبێ بە تەبقی متوسط ئەبچێتە ناو جێگایە کە پێڵێن تەبقی خوار لە تەبقی متوسط تەبقی خوار و جامعە حتا وەکو تەبقی کاریگەری سەخوارتر لە کاریگەر حتا تەبقی خوارتر تەبقی خوارۆ ئەوە بۆ خۆی مەترسیە بۆ هەر حکوومەتێکە لە ذاتی خۆیان خەریکە بەرەو نابودی بەرەو ڕووخانەڕوا وەختێک کە شتێک بە ناوی بۆ نمونە ئەرسانەکەم چون لە تەبقی متوسط یەک مەسئلە هەیە مثلەن ئەو قشرەی ئەو خەڵکەی کە گەیشتنەتە سنی بازنشستگی گەیشتنەتە سندێک کە ئەشێ لە مەحرومیەتی دەوری بازنشستگی ئیسفادەکەن و بتوانن لەو دەورە خدمەتیان پێکرێ بەڵێ ئەوان خەریکی کارن خەریکی زەحمەتن بەڵام ناتوانن یاز ئەسلیەکانیان بەراورد دەکەن ئەوە بۆ خۆی مەترسیە بۆ حکوومەت هەر حکوومەتێک بێت باشە وەنە لە جێگایەکی کە ئێمە مەسئلەی سیاسەتە بینی بە مەسئلەی دموکراسی حتا ئەو دموکراسی سووریا ئەو دموکراسی کارتۆنی کە کاک مەنسوور ئشارەی پێکرد من پێم وایە حتا ئەوەی شتا لە ئێران شکلی نەگرتە ینی دموکراسیەکە بە سوورەتێکی چون دموکراسی فقط مەسئلەی پارلەمان نیە فقط مەسئلەی انتخابات نییە هەم فکرێکی دموکراتیکیشێ لە پشتۆ بێ هەم ئەبزاری دموکراسی بێ بە هەم فکری دموکراتیک بێ لە ئێرانە بەشێک لە ئەبزاری دموکراسی هەیە وەکو پارلەمان وەکو
فەرزەن میدیاکان بەڵام تەواوەکان لە خزمەتی سیستمی دیکتاتۆرین ئەوە فەرقیە لەگەڵ حکوومەتای دموکراتیک لە حکوومەتای لەیلا خانم با لێرە پرسیارێک بێتە پێشەوە ئەوەی وە ئێوە باسیەکان بۆ تازە نییە لە کۆماری ئیسلامی من لە وەختۆ لە بیرم دێڵن کۆماری ئیسلامی بەرەو ڕووخانەچێت کۆماری ئیسلامی وەزیەتی ئابوووریەکەی لە ڕاتە لەگە وڵاتانی دراوسێ و جلهێزەکانە نەبووە بۆ خۆی زۆر ساختارەکەی لەباری ژینگەوەکەوە زانی زۆر دەمێکەیە دیسی کردووە بە داڕمان و ئەو هەرحانێوا بوویانە زیاتر ژینگە لە ئێران خراپتر و خراپتر کردووە لەباری سیاسیەوە زانە چۆن لەگەڵ حتا نارانی خۆیان تەسبیح حسابیان کردوانەی نارانی دەوڵەتیشن ئەی بۆ هێشتا هەر لەسەر کارە و هەر ئەمێنێتەوە منظورمێت شت تایبەتمەندی هایەکەیە کە لەمانە زیاتر بێت کۆماری ئیسلامی بڕوخێنێت بەڵام زۆر بە کورتی تکایە ئەزانی چیە من حکوومەتی جمهوری ئیسلامی مقایسێکی زۆر سادەی لەگەڵ کورەی شۆمالیەکەین هەردووکیان دوودانە ڕژیمی سیاسین نە دموکراسیان هەیە نە ئازادیان هەیە نە حقوقی ئەوڵگەی خەڵکنە لەباری ئابووری هیچ کامێکی تەمین ناکرێت بە قەولی ئێوە ئەی بۆچی ناڕوخێ ئەوە مەسئلەی ئەساسیە بۆ ناڕوخێ سری حکوومەت هەن کە وەختی قسە لە ڕزانەکەین ئەمە مەسئلەی ئەسلی من باسی ڕزانە باش هیچ شتێک باشە لە کەلمەی ڕزان ناتوانێت تەوسیفیکە حکوومەتێکە بە سوورەتی زەمانبەر بۆن لە بینچوونەکەی زمانێکی گەرەکە یعنی زمانێکی گەرەکە کە ئاستانی تەحملی خەڵک پڕ بێت و ئەو ئاستانی تەحملی خەڵکێمە بینین لە شۆڕشی ژینا لە بزوتنەوەی ژینا پڕ بوو یا مەسەن لە ساڵی 98 پڕ بوو ئەم حکوومەتانە چون هێزیان هەیە مشاکەن باسم لەسەر هێز خوشونەتە باشترە بڵێن خوشونە چون زۆر کات هێز ئەو دەسەڵاتەیەکە بارێکی بەیسەڵا مەشروعیشی هەیە بەڵام لێرە مەزورم قودرەتێکی خوشونەتبارەکە و قودرەتی خوشونەتبارە لە هەر جێگایەکە لازم بێت ئەتوانێت ئەو خەڵکە سەرکوبکە وەختێکە نەهاتهای مەدەنی سەرکوب بکرێ وەختێکە ئینسجامێکی کامل لە ناو جامعە نایڵێ حکوومەت شکل بکەوە مەسئلەیە ئێمە لە شۆڕشەکانی کوردستان بینیمان لە بزوتنەوەی ژینا حتا لە کوردی ئێرانە بینیمان کە ئەو ئێرادەی خەڵک بوو بۆ ئەوەی کە حکوومەت بڕوخێ بەڵام ئێرادەی حکوومەت بۆ سەرکوب قەویتر بوو ئەوە مەسئلەیە لەگەڵ ئەوە ئەبینین کە سازمان یافتگی و ئینسجامێکیش لە ناو کۆمەلگای مەدەنی ئێران نەبوو لە کوردستان تایبەتمەندی خاصی خۆی بووە لە ئێران نەبوو یعنی خەڵک بێ ڕاهبەر هاتنە ناو مەیان ئەوە مەسئلەیە کە خەڵک بێ ڕاهبەر دێنە ناو مەیان بەڵام وەختێک کە دێنە ناو مەیان بەرنامە و پلەنی بعدیان چیە بێ ولی حکوومەت و ئینسجامی ناوخۆی هەیە حکوومەت هێشتا ئەتوانێ بکوژێ حکوومەت ئەتوانێت هێشتا سەرکوب کات چون ئەزانێ ڕێگا حەلێکی تری نییە ئەگەر ئەو قودرەتە و واگوزار بە خەڵک ئەگەر ئینقلاب بەڕاستی پیرۆز بێتوە خەڵک بێنە سەرکار حکوومەت دەزانێ ڕێگایەکی نییە تەنانەت گیانیانەکەوێتە قەتەر پس لەو شتێکە بە قەولی هانا ئارێنتەڵێ یعنی لە مەفهومی زیدی ئینقلاب بە تەواوی مەعنا ئیسفاداکە زیدی ئینقلاب یعنی ئەوەی کە خوشونەتی حکوومەت لە بەرابەر ڕەفتاری ئینقلابیونە قەرار ئەگرێ و ئەو خوشونەتی حکوومەتە باعثە بێت کە ئینقلابیون سەرکوبکردن زدی ئینقلاب قەویتر بێت بەڵام لێرەش هەباس قسە لەسەرەوە کرێت یەک جملە ببەخشم قسە لەسەر ئەوە کرێت کە عێداڵەتێکی بێسڵا عێداڵەتێکی ئینقلابی هەیە کە ئەڵێ ئەوانەی کە لە ئینقلابەکەن لە بەرابەر ئەو حکوومەتێکە خوشونەتی هەیە تا حدێک کە توانن لە چی ئیسفادەکەن لە خوشونەتێک ئیسفادەکەن کە خوشونەتە بەرەنگار بێ ڕوبەڕووی ئەو حکوومەتە قرار بگرێ هەرچەند لێرەش زۆر کەس منتەقەدی ئەو بەحسن کە من مەطرحم کردا یعنی لە بنەماوە ئەو بەحسە ئینتقادیشی هەیە کاک مەسوور پێتان کۆماری ئیسلامی توانایی ئەوەی هەیە وەزعیەتی ژینگە باشتر بکات کە تا ئەندازێ ئەو خەتەرە لەسەر خۆی لا ببا کە باسان کرد و ئەگەر کۆماری ئیسلامی بۆ خۆی ئەتوانێ و کارە بکە یاکو لە دەوڵەتانی دەوروبەری وەکو تورکیا وەکو حتا ئەفغانستانیش ئێمە ئەبینین یا مەسەلەن دەوڵەتانی لەباری ژینگەوە توان تەسیریان بێ بۆ ئەوەی بەشێکی گۆر لە ڕووبارە گەورەکان لە خاکی ئێرانەوە ڕەدەبنیا تێپەڕە بنیاک و هەرەوەی کە ڕزا باسیەوە ئەفغانستان ئەڵێ من نەوتوانەبێت لە بەرامبەر ئاوە ئەو وڵاتانە و خودی کۆماری ئیسلامی چەندێک دەتوانن تەسیریان بێ لەوەی کە تۆزێک ئەو دەر بۆ داڕمانە بگرن و وەزیەتی ژینگە ساختر بەر لەوەی کە جوای پرسیارەکە دەم و ئاماژەیەک بە شتێ بکەم باسی ئەو فروپاشی حکوومەت کە کرا پێشتر وەلیلا خانم ئاماژەی بۆ هێندێک خاڵ کرد یەک خاڵ بەلای منەوە گرینگە ئەویش مەسئلەی نەزمی جیهانیە کە
بە تایبەتی پلان و بەرنامەی وڵاتانی دەرەکی یا غەربی بۆ من ناوچەکە زۆر گرنگە، ینی فاکتۆرێکی زۆر مؤثرە لەوەی کە جنبشێک یا بڵین ئینقلابێک لە وڵاتێکدا سەرکەوتوو بێ یا نەبێ لەو ناوچەیەدا بە تایبەتی مەسئلەی چین و هێژمۆنی چین لە ناوچەکەدا، مەسئلەی رووسیە و مەسئلەی نەوت و مەسئلەی وڵاتانی عەرەبی و مەسئلەی خەتی ئینێرژی و مەسئلەی ئیسرائیل و بە هەر حاڵ وڵاتانی غەربی ئێستا نەگەیشتنەوە قەناعەتەی کە منافعان یا بڵین ئاوا تعریف بۆی ناکرێ بۆ خۆیان کە لە چوارچێوەی گۆڕینی حکوومەتی کۆماری ئیسلامیدا بێ فعلەن ئاوایە، بەڵام من لەگەڵەوە هەم کە خەڵک دەتوانن ئەو جۆرە حکوومەتانەی کە وڵاتانی دەرەوەژ ئەگەر حیمایەتیان لێ دەکەن بۆخوان بتوانن ئەو حکوومەتی یا دەسەڵاتە بگۆڕن. بەڵام بەنسبەت قەزیەکەوە دەزانی مەسئلەی حکوومەت و مەسئلەی ژینگە دەواقعدا ناتوانێت جیا لە مەسایلی سیاسی، اقتصادی، ئیجتماعی و شتەوە چاوی لێ بکات. خۆی لە تعریفێکی کە بۆ بڵین sustainable development دەکرێت کە بڵین گەشەی سەقامگیر و بەڕێوەبەری وڵاتە و بەڕێوەبەری پایداری کەم باسم کرد، لەوێدا ئاماژە بەوە دەکردرێت کە ئێمە دەبێت حەڵقەهایەکی جیا کە وەکو ژینگە، وەکو اقتصاد، وەکو مەسایلی مربوط بە ڕفای ئیجتماعی کۆمەلگا، بێهداشت و مەسایلی حتا ڕەوانشناسی خەڵک ئەوانە، ئاموزش، مەسایلی جنسیەتی ئەوانە، ئەو سێ حەڵقەیە لە باڵ یەکاوێن نقطە مشترەکی ئەوانە ببینینەوە کە دەتوانێت گەشەیەکی سەقامگیر بێت. ینی چی؟ ینی تۆ ناتوانانی مەسئلەی ژینگە بە تەنیایی بێ لە بەرچاوگرتنی مەسایلی اقتصادی دەنجەرگری، ناتوانانی مەسئلەکەی بێت لە بەرچاوگرتنی مەسایلی ڕەوابطی بینالملل بە تەوەجوه بۆی کە ئێوە ژاماژەتان پێکرد. مەسەلە بۆ نمونە بەشێکی ئاوە هێستا مەسەن لە وڵاتانیشی زۆرەوە کێشەیەکی زۆر گەورە ساز بووە بۆ منتەقەی ئێران و بۆ هەتا بۆ بەشێکی دیکە وڵاتەکانی دیکەش مەسەلەی و تەپوت وەزێک لە وڵاتی دیکە ڕادێن بە پێی بەڕێوەبەری سەقەتی وڵاتەکەی خۆیان کێشە بە وڵاتێکی دیکە ساز دەکەن، یا ئێرانیش هەروە بۆ خۆی کێش ساز دەکەن. مەسەلەی ئاو کە باستان کرد کە ئەو مەسەلەیەکی زۆر پیچیدەیە. من پێشنیار دەکەم جارێکی بتوانین لەسەر مەسەلەی هیدرۆپۆلیتیک قسە بکەین کە چۆن لەو منتەقەیەدا تورکیا خەریکە ئەو سیاسەتی حاکمیەتی مطلقی سەرزەمینی لە مقابل ئاودا بەکاردەبێنێ و بەحسێکی کە بەشێکی زۆر گرینگە لە دیادەوەی کە مەسەلەی مدیریەت وڵاتانی ناوچەکە بەپێی ئەو هێژمۆنەی کە هەیەە جاهو هێژمۆنە ئیلزامەن مەسەلەی باڵادەستیدا ئاودا نییە، چون هێندێک وڵات هەن کە باڵادەستن لەباری ئاوە، ینی سەرچاوەی ئاوەکە لە وڵاتی واندایە، وەلی چونچینێ هێژمۆنی اقتصادی سیاسیان نییە، وڵاتێکی کە لە خوارەوەیە تعیین کنندەیە بۆ ئەوەی کە ئەو ئاوە چۆن لەسەر ڕادێ تەقسیم بکردێ. بۆ نمونە میسر و لیبیا، بۆ نمونە مەسئلەی ڕوودی ئوردونە کە ئیسرائیل لەوێ تەسمیم گیری بۆ دەکات کە چۆن ئەو ئاوانەدا بەش بکردێ. بەڵام لە تورکیەدا دوو مەسئلە هەیە، هەم سەرچاوە ئاوەکان دە و جوغرافیەدان کە بەشێکی دەکەوێتە کوردستانی تورکیە کە هەم هێژمۆنی هەیە، بەشێکە لە ناتۆ قدرەتێکی نیزامیە لەباری اقتصادیەوە بەنسبەت ناوچەکە وەزعەتێکی باشتری هەیە. خۆی ئەو هێژمۆنە وای کردووە کە تعیین کننده بێ. ئێستا مەسەلەن شەڕی سووریە کە ساز بوو وەگەیشتە ئەو قەیرانی کە ئێستا ئێمە دەیبینین ئەساسەن لەسەر مەسەلەی ئاو ساز بوو، باشە، یا شەڕێکی کە بینی ئێران و عێراق ساز بوو پێشتر ئەساسەن لەسەر مەسئلەی و کێشەی ئاو ساز بوو. هێستا حکوومەتی ئەفغانستان بە نزیک 100 ساڵ زیاترە کێشەی ئاوی هەیە لەگەڵ ئێران کە هەر ئان ممکن بۆ هەمیشە بگاتە مەسئلە. کەواتە ئەو نەو هێژمۆنە، ئەو هێژمۆنەش بەستگی بە نوعی سیاسەتایی بێنێ. بۆ نمونە ئێستا سیاسەتی ئێران لە ناوچەکەدا بۆ هیلالی شیعی و بۆ ئەوەی کە بتوانێ دەستێوەردانی سیاسی لە وڵاتەکانی دیکەدا بکات لەسەر ئەوە تاسیریدان. ئەو ئێستا حکوومەتێکی شیعە لە عێراق لەسەر کارە، ئەو حکوومەتە شیعیە بەشێکە لە پلان و استراتیژی حکوومەتی کۆماری ئیسلامی، یعنی حمایەتکردن لە حکوومەتی شیعە لە عێراقدا. کەواتە تاسیر دادنێ لەسەر مەسئلەی ئاوێکی کە پێشتر شەڕیان لەسەری هەبوو، ینی لەبەر ئەوە خەریکە شتی دەکەن. یەک شت کە لە عێراق جێگەی پرسیار و بە بەحسەکەشمان مەربوطە، مەسەلەن وڵاتێکی وەکو تورکیا بۆ ئێوە بۆ خۆتان ئاماژەتان پێکرد چنێک ئەتوانێت لەسەر ئەو جێگۆڕکەی یا دەورانی ئینتقالە یا ئەوەی جێگۆڕکەی دەسەڵاتە لە دەورانی ئەو کاتێک کۆماری ئیسلامی بڵین داڕماوە، چنێک ئەتوانێت لەسەر حکوومەتی داهاتوو تاسیری ببێ، ینی ئەو بە فشارێکە هەیەی لەباری ژینگەوە لەباری ئاوە کە لەوە کە پڕە بێتێتە
وڵاتێکی وەکو ئێران چەندێک کەتوانێت ئەو تەسیری لەسەر ئەو دەسەڵاتی دواییەکە ببێت و مەجبوری بک بەشێک لە داخوازیەکانی ئەم مەسایلە لەسەر دەورانی ئینتقالەکە چەندێک تەسیریە دەزانی لە دەورەی ئینتقالدا ئەمە کێشەمان زۆر دەبێت بەڕاستی یەکێک لە کێشەکە چون لە دەورەی ئینتقالدا تو خەریکی قانونی ئاساسی تعریف دەکەی نظامی سیاسی تعریف دەکەی خەریکی دەستەڵات پایڕیزی دەکەیەوە مەسئلەی زۆر مشکل و کێشە هەیە بەڕاستی تورکیا هێستا خەریکە ئێوە ئاماژەم بە تورکیا کرد بە شتێک و بۆ باس بکەم تورکیا دەدانا ئەبەر پرۆژەی ئاوی هەیە کە یەکێک لەوان پرۆژەی گاپە کە ئێمە باسی دەکەین سەدی ئیلیسی و سەدی ئاتاتورک دوودانە سەد و یا بەنداوی تورکیا بەقەت 650 بەنداوی ئێران ئاو لە پشت خۆی خڕ دەکاتەوە ئەو کێشانەی کە لە سووریا و لە عێراق و لە وڵاتانی ناوچەی ساز کردووە هەرە و دوو بەنداوەیەتی بەڵام دەدانە ئەبەر پرۆژەکەی دیکە بۆ نمونە پرۆژەی داپی هەیە پرۆژەی داپ لەسەر ئارەس و کوورا و ئەوانە دەکردوێ کە کێشە دوایە بۆ شمالی ئێران ساز دەکات بۆ منتەقەی شمالی غەربی ئێران بە تایبەتی بۆ سەدی خوددا ئافرین و کێشە ساز دەکات بۆ دەشتی موغان کێشە ساز دەکات بۆ هەم سەرەوەی ئازەربایجانی غەربی و شەرقی و ئەردەبیل وانە کێشەی گەورە ساز دەکات تورکیا هێستا بە شعار بۆ خۆی پێی خۆشە وانیشان دەدا کە پێی خۆشە بێتە بەشێک لە ئیتحادیە ئەوروپا بەڵام عملاً ئیقدامی بۆ ناکات بۆچی با من نکتەیەکی باش لێرە ئاماژە پێ بکەم تورکیا و پرۆژە ئاوانەی خۆی تا ساڵ 2025 تەواو دەکات هێستا هەر وڵاتێکی کە بەشێک لە ئیتحادی ئەوروپا بێ حەقی نییە و پرۆژانە ئاوا بەڕێوەبەرێ ینی حەقی ئەو جوورە سەد سازیانەی نییە حەقی ئەو جوورە تەوسعەیەی نییە کەواتە تورکیا دەیەوێت ئەو پلان و بەرنامانەی خۆی هەموو جێبەجێ بکە جا دوایە ئەگەر کەوتە نێو ئیتحادی ئەوروپا لە بەئیسلام ینی لە معرەزی کاری ئەنجام شودەدا بن و بیان هەوێت قوانینێک تعریف بکەن لەسەر تورکیا کە دواتر بێ بەڵام تورکیا بە دڵنیاییەوە چه حکوومەتی کۆماری ئیسلامی ئێران لەسەر کار بمێنێ چه حکوومەتێکی دیکە بێت دەورەی ئینتقال بێ ئەو پرۆژانەی خۆی دەباتە بەڕێوە بەخاتیەوەی کە سیاسەتی خۆیان لەسەر مەسەلەی ئاو داڕشتووە ینی هایدرۆپۆلیتیکێکی کە بۆ خۆی تعریفی کردووە جارێک من شتێکم لە ئەردۆغان خوێندەوە کوتی ئێمە تەڵای زێڕی ڕەش کە دەبێتە نەوت زێڕی ڕەش وەردەگرین لەوە بە دواش زێڕی سپی کە ئاوە دەمان هەوێ سادری بکەین یعنی ئەوان دەیان هەوێ ئاوی خواردنەوە حتا بنێرنە وڵاتانی عەرەبیش و بۆ وڵاتانی وەکو قبریسیش خەریکن پرۆژیان هەیە کەواتە ئەو پرۆژانە دەتوانین تەسیردا بنێت جا دوایە یەکشت زۆر مهمە ئاخر قسەم لێرەدا حکوومەتێکی دوای کۆماری ئیسلامی چەندە دەتوانێت هێژمۆنی هەبێ لە ناوچەکەدا کە ئەو هێژمونەیوی باڵاتر بێ بەسەر هێژمونی تورکیەدا کە بتوانێت پرۆژە ئاویەکانی کە تورکیەدا بەڕێوەی دەبا یا لەو بەرەوە ئەفغانستان بەڕێوەی دەبا بتوانین تەسیر لەسەردا بنێ مەسەلەن تعریفێکی دیکەی لێ بکاتەوە وەکو چۆن ئیسرائیل بۆ ڕۆدی ئوردۆن دەیکا ئایا پرسیارێکی ئەساسی لێرەدا ئەوەیە ئایا دەستەڵاتی دوای کۆماری ئیسلامی ئەو هێژمونەی دەبێ ئایا ئەو دەستەڵاتە سیاسی ئەوەندە قودرەتمەند دەبێت کە بتوانێت خاستەکانی خۆی بەسەر عوزوێک لە ناتۆیدا بچەسپێنێ و ئەو جۆرێکی بۆ خۆی پێی خۆشە بیباتە بەرەوە کە دەکەوێتە سەروەی کە ئەو دەسەڵاتە بێ بەڵام لە کوتا مودەتدا و شتە غێری ممکنە بە باوەڕی من بە دەکەوێتەوە سەر بەڵێ دکتور لەیلا ئەو مەوضوعی وا ئێستا کاک منسوور ئیشارەی پێ دەکات بەڕاستی زۆر گرنگە ئەوەیش ئەو گۆڕانکاریە بە ئۆپۆزیسیۆن بە هێزی دواتر لە ئێستەوە خۆی پیشاندا ئەکرێ ئینسان بەراوردی بکات بچێتە پێشەوە پێتانەوەی وەزیەتی ئۆپۆزیسیۆن لە گۆڕینی دەسەڵات و لە حتا کاتی بۆشایی دەسەڵاتیش چۆن نەبێت وایە لەو وەزیەتا هەیە کە ئەو خەتەرەوە دکتور منسوور ئیشارەی پێ کات کەمتر بێتەوە وتوانێت خۆی لە مقابڵ فشاری دەوڵەتانی دەوروبەر و حتا تا ئەندازەیەکیش خۆی بگونجێنە لەگەڵ زەڵهێتەکان ئۆپۆزیسیۆن لە چ مۆقعیەتێکا دەبێت بەڵام بە کورتی کاتیشم زۆر نەماوە بەسەر یەکشتان ئەرزکەم وەختێکە ئێمە فەرز لەسەرەوە دانین کە حکوومەتی جمهوری ئیسلامی ڕووخات دەوڵەتێکی ئینتقالی دێتە سەرکار ئەو دەوڵەتی ئینتقالی ئەوڵانەوەی کە تەرکیبی ئەو دەوڵەتی ئینتقالیە چی بێت چ کەسانێک دروستیان کرده بێت ئەوە بۆ خۆی زۆر مەسئلەیە چون دەوڵەتی ئینتقالی وەختێکە دێتە سەرکار ئەو تەرکیبەکەی ئەگەر بە ئیجماع بێت کە ظاهرن شتێکی خراپ نابێت بەڵام ئەگەر
ترکیبەکەی تەرکیبی هێزێک بێ کە بە هەر شێوەیەک دەسەڵاتی زۆرتر لە هێزەکانی دەسەڵاتی زۆرتر لە ئۆپۆزیسیۆنی کە ئەتوانێت ئەوەی کێشە و مەسئلە دروستکات بە تایبەت وەختێک ئێمە تمشایەکی ئۆپۆزیسیۆنی ئێرانەکەین هەر لە حاڵی حاضرە و ئۆپۆزیسیۆنی ئێرانی من فعلا قسە لە ئۆپۆزیسیۆنی کورد ناکەم قسە لە ئۆپۆزیسیۆنی ئێرانی یەکەم کە چەند تەرکیبیان هەیە بەخشێک لە ئۆپۆزیسیۆنی ئێرانی بۆ خۆتان نەزانن پامانخوازەکانن و ئەو پامانخوازانە بە تایبەت ئەوانەی کە ذهنیەت و ڕوانگەیەکی سەڵتەنەت تەڵەبانیان هەیە بە شێوەیەک باوەڕیان بە حکوومەتێکی پاوشایەتی و پاشماندەی حکوومەتی پەهلەوین و بەخشێکیشیان پان ئیرانیستەکانن ئەوانەی کە باوەڕیان بە ئێرانێکی متەمەرکزی بێستەڵام سانترالیزم هەیە کە هەرچەندێک پامانخوازی سەڵتەنەت تەڵەبگەرایی لە ئێران زۆرتر بێ ئەوانە وەکو هێز حوزوریان بێ بە زەرەری کورد ئەبێ ئەوە یەک واقعیەتە بە زەرەری کورد دەبێ یا ملیەتەکانی کە چون لە نەهایەتە ئەمانە وەختی کە لە دەوڵەتی ئینتقالی قەرارەگرن بە تایبەت گەرەیەکیان بێ قانونی ئەساسی بنووسن من ئەوەتان ئەرزکەم نووسینی قانونی ئەساسی یعنی زۆر کەسیان دێنی سەد ئێژنێ قانونی ئەساسیمان تاهیەکردە کامڵن کاری کامڵن غێری قانونیە لەگەڵ یاساهای بنەڕەتی بێسەڵاح کۆمەلگای جەهانی هیچ نوع سنخیەتێکی نییە و هیچ مەشروعیەتێکی نییە هیچ مەشروعیەتێکی نییە خب ئەمە بەخشێکیانە بەخشێکیشیان کە ئێژن ئێمە سەڵتەنەت تەڵەب نین و بە قەولی معروف خۆیان بە لیبرال دەزانن بەڵام وەختی کە دێتە سەر مەسائلێک فەرز بگرین وەکو مەسئلەی ملیەتەکان وەکو مەسئلەی حقوقی ئەساسی کە قانونی کە باز کۆمەلگای نێودەوڵەتی بە ڕسمیەتی ناسیە ئەوانیش وەکو پاڵانخوازەکان ڕەفتارەکەن وەکو بەرحاڵ نیروهای رادیکاڵی پان ئیرانیستی ڕەفتارەکەن یعنی لە کولیەتیان حتا چەپەکەیشی تا حدێک ئەو کێشە ئەو مەسئلە هەیە لە کولیەت تا وەختی ئەوانە لە نەزەر ئەگرین ئەگەر ئەمانە ئیجماعێکی خۆیان بێت یعنی بن بە قدرەتێکی بێستەڵاح بتوانن خۆیان لە ناوخۆیانە ئیجماعێک بگرن کامڵەنەوەڵەن بە زەرەری کورد دەبێت کامڵۆن بە زەرەری کورد دەبێت چون کورد هێزی کەمتر ئەبێت هێزی قدرەتی زۆر زۆر کەمترە بێ لەو بینە و ئەگەر ئەمانە گەرەکیان بێت وەختێکە بە قدرەت گەیشتن ئەمە فەرزێکمانەوەی کە بە قدرەت گەیشتن و بەرەنگارە بن لە ڕوبەڕووی ئەو کێشانەی کە لە ئەترافیان هەیە وەکو دەوڵەتای هاوسێ وەکو مەسئلەی مەسەلەن شەڕ لەسەر ئاو شەڕ لەسەر ژینگەوە ئەنمای شەڕهای کە فعلەنی من ناتوانین بەرابەر دیکەین شتێکە بە پێی ئەوەی کە ئەوان چەندێک هەم دەسەڵاتی مرکزیان بەدەستێنابێ هەم چەندێک هێز و قدرەتی نظامی و سیاسیان بەدەستێنابێت و هەم چەندێک توانی بێتیان لە عەرسەی بینومەلەلیە جێگایەکیان بۆ خۆیان پیا کردبێت و نوعی ڕەفتاریان و نوعی بێستەڵاح هەڵس و کەوتیان لەگەڵ هاوسێکان ئەتوانێت شرایط ینی شرایطێکی جدید ئیجاد کات ئەمە مەسئلەیەکە بەڵام ئەوەی کە بۆ ئێمە گرنگە ئەوەیە کە خودی کورد خەڵکی کورد هێزە کوردیەکان لەو دەوڵەتی ئینتقالیا چ نەقشێکیانە بێ هەدەفی ئەوان چیە بێ بەرنامەی ئەوان چیە بێ پلانی ئەوان چیە بێ ئایا ئەبن بە بەخشێک لەو بەرنامە یا ئەسووتن لە بین ئەچن بە بێستەڵاح ناکام دایانەن یا کورد بۆ خۆی بەرنامێکی تایبەت و بەرنامێکی مستەقلی هەیە کە ئەتوانێت داهاتوویەکی کەی بۆ دروستکات ئەمە شتێکی کە ئەتوانین لەسەری قسە بکەین بەڵام بە سوورەتی کولی زۆر سەختە بە پێی ئەو وەزعیەتەی کە ئیسم ئۆپۆزیسیۆنی ئێران هەیەی بە ئۆپۆزیسیۆنەکەشی مشخصن ئۆپۆزیسیۆنێکی دموکراتیک نییە یەک ئەوەی کە ببینین یەکگرتوویەکیان بێ دوو ئەوەی کە بتوانن حتاگەر بە قدرەت گەیشتن لە بەرابەر ئەو شتێکە وەکو خەتەرێکی مەسەلەن بێڵقوبەی دەرۆ ئەیبینین بتوانن حرەکەتێکیان بێ ئەمەش بۆ خۆی توانێت مەسەلە و کێشە ئیجاد بکەن. زۆر سپاس دکتۆر مەنسوور هەر ئەو شتێوە لەیلای ئیشارەی پێ کرد مەسەلەی کورد تأثیری ئەبێ و تأثیریشی بووە هەم لەو شۆڕشیژی نایبینین هەم لە توولی دەسەڵاتدارەتی کۆماری ئیسلامی بینین کە مەسەلەی کورد تأثیری بووە لەسەر هێزە سیاسیەکان بەڵام لەباری ژینگەییەوە بەشێکی زۆر لە سەرچاوە ئاوەکان و بەشێکی زۆر لە ژینگەی تا ئەندازەیەکیش بڵێن شایدیش پاراستراوە خەریکە کولتورێک پێک دێ بۆ پاراستنی ژینگە بۆ خۆتان پێشتر ئاماژەتان پێکرد چنە مەسەلەی ئەو مەسەلەی وەزیەتی کوردستانە تەأسیری ئەبێ لە داهاتووی گۆڕانکاریەکان لەسەر دەسەڵات منزورم مەبەستم مەسەلەی ژینگەکەیەتی بە کورتی چونکی کاتم زۆر نەماوە دەزانی یەکەم شت بڵم کورد خۆی دەبێت ساغ کاتەوە لەسەرەوەی کە ئایا بەشێک لە ئێران دەمێنێ لە ئێران داهاتوودا یان نا ئەگەر بەشێک لە ئێراندا ببێت وایە زۆربەی زۆری ئۆپۆزیسیۆنی کوردی دەبینین کە بەرنامە پلانیان ئەوەیە کە لە جوغرافیای سیاسی ئێراندا هەبن کەواتە ئەگەر ئەوە بێت دەبێت پلان و بەرنامەکان بە ئەوە بێت کە بن بە بەشێک لە دەستەڵات
یعنی لە دەسەڵاتدا حزوریان هەبێ و بتوانن سیستمی داهاتوو جۆرێک یعنی لە تعریفکردنی سیستمی داهاتوودا نەقشیان هەبێ لە دەسەڵاتدا حزوریان هەبێ منتەقەی خۆشمان بە کورد بۆ خۆی بەڕێوەبەرە ئەو کات ئێمە دەتوانین پلانی باشی ژینگەیمان هەبێ و بتوانین جۆرێک بڕۆین کەم تاسیرمان لەسەر ناوەند هەبێ هەم لە منتەقەی خۆماندا هەبێ بە پێی کە زۆربەی سەرچاو ئاوێکانی زۆر بۆ نمونە پارێزگای سنە 5 پارێزگای دیکە وابەستەجی بە پارێزگای سنە هەیە لەباری ئاوێەوە ئێستا ئاو بۆوان دەچێت هەر ڕۆژانە دیکمان لە کرماشانەوە ئاو چۆتە خواردتر هیدایەتیش دەکرێت هەتا بۆ ئیسفەهانیش لە مەریوانەوە ئاو دەنێردرێ بۆ زەنجان کەواتە کورد ئەگەر بۆ خۆی بەڕێوەبەرێکی دروستی هەبێ و بەشێک لە دەسەڵات بێ ئەگەر بۆ خۆی بێ هەبێت جودا بێتەوە و دەوڵەتی خۆی بێ و بەحسەکە کورلەن جیاوازە و شتێکی دیکە کە من ناچمەسەرەوەرە بەڵام ئەگە بی هەبێ حزوری هەبێ دەبێ بەرنامە و پلانی باشی هەبێت لەباری ژینگەیشەوە کورد وەکو ئاماژەم پێکرد بە پێی تایبەتمەندی خۆیەوە حتا نوعی ئێکۆناسیۆنالیزمیشی تێدا شکل گرتووە دەبینین زۆرترین NGOهای ژینگەی لە ئێراندا لە پارێزگا کوردستانەکاندا هەیە و لەواندا بە تێعداد زیاترە فعالینی زیاترە و خەڵکیش حتا فقط ژینگەش بە تەنیانە چون ژینگە بەشێکی تێکەڵاو دەگەڵ شاخەوانیش بۆ لە کوردستاندا یعنی ئەو شاخەوانەکانی کوردستان بە نوعێک چالاکی ژینگەیش دەکەن بۆ خۆیان هەم ئەوەی کە تاثیرگوزاریشیان هەیە یعنی ئەو هەمگەرایی و پێکەوە بوونەی خۆیان باتەوە بۆی کە کوردستان مێژوویەکی سیاسی و سازمانی و تشکیلاتی هەیە و ئەحزاب حزوریان هەبوو لە پێی 70 ساڵی گوزەشتدا و هێستا حیزبەکان ئیمکانی حزوریان دنیا و جامعدا بە شێوەی ڕسمی نییە دە قالبهای دیکەدا خەڵک خۆی تشکل کردو تشکل یافتە کردو ینی خۆی خەریکە لە قالبی شاخەوانیدا لە قالبی ئیلزامانی ژەوە نییە کە ئەوانە پەیوەندی سیاسی و تشکیلاتیان لەگەڵ حیزبەکان هەبێ ها یعنی ئەوە نییە بەڵام بۆ خۆیان بەتەوەج بۆی کە کاری تیمی کاری تشکیلاتی کاری پێکەوە بوون نەهادینە بۆ لە نێو کوردستاندا خۆیان دە و فەزا کورت و کەم مەودایانەی وەکو ژینگە و وەکو شاخەوانیدا دیتۆتەوە کە بتوان تەشەکل پیدا بکەن و خۆی ئەو تەشەکلانە دەتوانێت شەبەکە و نێتوۆرک سازکە خۆی ئەو نێتوۆرکانە دەتوانێت فشارهای گەورەی ئیجتیماعی سازکە هەم بۆ ئەحزابێکی کە ئۆپۆزیسیۆن لە دەرەوەن هەم بۆ دەسەڵاتێکی کە دوایە دێتە سەرکار کە بتوانن نەقشیان تێدا هەبێ کە بۆیە من بە نیسبەت ئەوە بۆ کوردستان لەو ڕانگەیەوە خۆشببینم کە دەتوانن تاسیراتێکی زۆریان هەبێت لەسەر ئەحزابی سیاسی لە داهاتووی کوردستاندا و حتا ئەگەر لەگەڵ ئێرانیش بمێننەوە دەتوان نەخشێکی مواسر و مثبتیان هەبێت لەسەر کۆمەلگا و ئەحزابی ئێرانیشدا مانەوەی یانەمانەوەکەی ئەکرێدا بین بۆ دوایی بەڵامەوەیەوە معلومە کۆماری ئیسلامی بەتەنیا بە کورد ناڕوخێ بۆیە بێمە هێرس سیاسەکان لە ئێرانیش پێکەوە هەوکاری بکرێتە دوای ئەکرێ مەسەلەی کوردیش لەو فەزای دواتری دوای دەورانی گۆڕانکاریەکان کە دێتە پێشەوە مەسەلەی کورد بەنوعێکی کات دێتە سەرباس و لێکۆڵینەوە بەڵام زۆر سپاس بۆ بەشداری بە ڕێزان دکتور مەنسوور هەروەها دکتور لەیلا کە بەشداری و بەرنامە بوون کە هیوادار بتوان لە فەتێکی تری شارە و زۆرەکە لە کاتمەندوو بۆ خۆشی ئاماژێکێکی لەسەر مەسایلێکی زۆر گرنگ سەر بکەین بەڕێز لەیلاش حتمما مەسایل زۆر زیاتر دێتە پێشەوە لەسەر مەسەیلی زیاتری ئۆپۆزیسیۆن و بەحسی تر لە داهاتووی ئێرانە و حتمما بەزاحمیەوە زۆر سپاس بۆ بەشداریتان دەدەم سپاس بۆیەوە سپاس بەڵێ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بەو جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەو جارەی دیالۆگ تا دیالۆگێکی تر ڕۆژ و شەوێکی خۆشتان بۆ باوەڕ